عزیزان و خۆشەویستانم لە هەرجەیەکن گەرمترین سڵاوتان لەبێ. SP Health لەگەڵتان بەردەوامە. بۆم بەرنامەیە باس لە دوان لە کێشەکانی چاوەکەین ئەوانش کزی چاو و هەستیاری چاون. دەمانەوێت بزانین کزی چاو چیە و هۆکارەکانی چین و چۆن بتوانین ئەم حاڵەتە چارەسەر بکەین. دواتر هەندێک باس لە هەستیاری چاوەکەین وردە لە وەرزی بەهار نزیکە بین و هەستیارەکان دەست پێ دەکەن لە بەشێک لە هاوڵاتیانە. بەشێکیش لەو هەستیاریانە هەستیارەکانی چاون. دەمانێت هەندێک لەسەر ئەم بابەتە بدوین بزانین هۆکارەکانی چیا و چۆن چارەسەر دەکرێت. هەوڵ دەدەین لە بەشێکی تری دیمانەکەماندا ئەو پرسیارانە ئێوە ئاڕاستەی دکتۆر بکەین کە کورتوتانە. بۆ ئەمە بەستا ئەمڕۆ میوانداری دکتۆر بەختیار قادر جافمان کردووە کە پسپۆرە لە نەخۆشیەکانی چاو و نەشتەرگەری چاو. سەرەتا دەچین بایۆگرافیەکی کاک دکتۆر دەبینین و دواتر دەسەکەین بە گفتوگەکانەوە. پێم خۆشە لەوە دەست پێ بکەم بزانم کردداری بینین چیە و ئەمە چۆن ڕوودەدات. بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لە یەکەم و هیوادارم سەرکەوتوو بن. بەنسبەت بینینەوە بینین هەستێکی تایبەتە کە گرنگترین هەست بێلەوانەیە بۆ ژیانی ئێمە و ئەم هەستەش پێویستی بە شتێک هەیە کە ئێمە بتوانین دەوروبەرەکەمان بناسیینەوە کەواتە هەستی ئێمە بۆ دەوروبەر چۆن بۆ گوێیەکانمان پێویستمان بەدەنگ هەیە بۆی ببیسین هەروەها بۆ چاوەکانیشمان پێویستمان بە ڕووناکی هەیە. ئەمە یەکەم کەس ئیبن سینا ئەم شتەی کەشف کرد کە چاوەکانی ئێمە ڕووناکی نادەنەوە بەڵکو ڕووناکی شتەکانی تر وەرەگرن و بەو شێوەیە شتەکانی تر ئەناسنەوە کەواتە ڕووناکی پێویستە بگاتە چاوی ئێمە و بە شێوەیەکی تەندروست بشکێتەوە بچووک بێتەوە وێنەیەکی بچووک و ڕێک و جوان پیشان بدا لە تۆڕی چاومان و لەوێەوە ئەم تیشکی بە شێوەیەکی وزەیەکی کارەبایی ئەچێتە ناو مێشکمان بەشی پشتەوەی مێشک و لەوێەوە وێنەکە خوێنێتەوە. زۆر باشە. کاک دکتۆر کاتێکە کێشە لەم کردداری بینینە دروستە بێت چاوکزی ڕوودەدات دەمێ هەندێک باسیەوە بکەین چاوکزی چیە و جۆرەکانی چین؟ سەرەتا چاوکزیەکە واتە ئەو وێنەیە بە جوانی ناگاتە تۆڕی چاو. بۆچی بە جوانی ناگاتە تۆڕی چاو کەواتە لەوانەیە تیشکەکە زۆر بشکێتەوە ینی کاتە بینین پەیوەندی بە کردارێکی فیزیاویەوە هەیە کە ڕووناکیە و کەشکانەوەی ڕووناکیە. ئەو ڕووناکیە ئەگەر لەسەر ئەم وێنەیە ئەم چاوی ئێمە شێوەیەکی قۆقزی هەیە. ئەم شێوەی قۆقزیە بۆی ئەو ڕووناکیانەی لە دەوروبەری چاوەکە هەن بۆ ئەوی تیشکەکان هەمووی بە جوانی بشکێتەوە و وێنەیەکی بچووک پیشان بدا بچێتە سەر تۆڕی چاو. لێرەوە بە دەمارەکانە ئەچێتەوە سەرەوە کەواتە هەر لاریەک لەم هینەیان ڕووبدا لەم ڕەشەی چاوە کە کوڕیەکەی زیاتر بێ یان کەمتر بێ لە ئاستی خۆی ئەمە وێنەکە جوان پیشان نادە و هەروەها لە ناو عەدەسەی چاوە کە لەوانەیە ئاوی سپی و شتانە دروست بێ ببوورە و هەروەها ئەم مەسافەیە یان تیرەی درێژی و ینی پێڵن ئەنتیرۆپۆسیریەر دایمیتر ینی لە پێشەوە بۆ دواوە تیرەکە ئەگەر زیاتر بێ لە ئاستی ئاسایی یان کەمتر بێ لە ئاستی ئاسایی ئەو کاتە ئەو وێنەیە جوان ناگاتە تۆڕی چاو کەواتە زۆرتر پەیوەندی بە شکڵی چاوەکەەوە هەیە. جۆرەکانیش کوردبینیمان هەیە مایۆپیا دووربینیمان هەیە لەگەڵ ئەستیگماتیزم و پاش 40 ساڵی ئینسان بەس شتی نزیک جوان نابینێ بە شێوەیەکی فەسلەجی وەکو چۆن مووس پێ بێ بە هەروەها ئێمە شتە وردە نزیکەکان جوان نابینین ئەمە شتێکە پەیوەندی بە تەمەن هەیە زوومی عەدەسەی چاومان کەمە بێتەوە لەبەرەوە پێویستەکە بەرەبەرە تۆزێک دووریکەینەوە. بەڵێ کاک دکتۆر ئەو هۆکارانە چین کەواکەن ئێمە چاوەکانمان بەرەوکزی بڕوات. سەرەتا لەوانەیە هۆکاری بۆ ماوەی زگماکی دەوری هەبێ دەوری کاریگەری هەبێ لەو خێزانانی کە چاویان کەزەوە کوتم شکڵی چاوەکە لەوانەیە ئەنەتۆمی و تەشریحی چاوەکە توێکاری چاوەکە بێ لەوانەیە هەندێک هۆکاری تری دەوروبەر هەبێ کەمی خۆراک تا ڕادەیە کە ئەبێ دەوری هەبێ کەمی دەرچوونی مناڵانمان ئێستا تیشکی بەنەوشەیی کەمە لە ژوورەوە زۆربەی مناڵانیش لە ژوورەوە خەریکی ئایپاد دۆشتانن لەبەرەوە ئەمانە لەوانەیە هینەکان زیاب بکە کزیەکان زیاب بکە لە تیشکی خۆر تیشکێکی بەنەوشەیی تایە ئەو تیشکی بەنەوشەیە تەڵان تیشکی سەر و بەنەوشەیی زیان بەخشە بەس تیشکی بەنەوشەیەەکە گلێنەی چاو تون دەکات. بەڵێ کاک دکتۆر کاتێکە باسی کێشەکانی چاوەکەین لەگەڵ چەمکی چاوکزیە کێشەی تەماڵیش هەندێک جار باسەکەین دەمەوێت هەندێک ڕوونکردنەوە بدەیت بزانین تەماڵی چاو چییە؟ لەسەر تەماڵیەکەی لەسەر کزی چاو ئێمە بۆ قیاسی کزی چاو
شتێکمانەیە پێڵێن بە سنێڵک قیاسەکەین حرفەکانی پیشانیان طبعاً ئەم چارتیان بۆ نزیکە بەڵام ئێمە چارتێکشمان هەیە لە دووری 6 مترەوە دایانین و حرفەکانی پیشانەین مەسەلەن حەزەکەمەوە باسکەم کە بڵێم نەخۆشێک چاوی ئاسایی بچەند لەسەر چەند ببینێ 6 لەسەر 6 ئاسایی باشە کە ئەڵین 6 لەسەر 6 ئەو شەشەی سەرەوە ماناوێت لە دووری 6 مترەوە ئێمە قیاسەکەک یان بە پێی ئەمریکی ئەڵێ 20 لەسەر 20 20ەکە پێەیە هەروەک نزیکی 6 مترەکە و چەند شتێکی تر مێژەرێکی تر هەیە بۆ بابەتە بەڵام 6 لەسەر 6ەکە زۆر باوە با ئێمە لەسەرەوە باسکەین یعنی ئەو کەسای 6 لەسەر 6 بینی یان لە دووری 6 مترەوە حرفە بچووکەکانی خوارەوە بینێ ئەوەی سەرەوە سابتە دای ماڵی 6 لەسەر ئەوانێ بینینم 6 لەسەر ئەوانەیە ئەگەر ژمارەکەی خوارەوەش چەند بچووک بێ باشترە مەسەرەن ئەگەر 6 لەسەر 9 بێ خراپترە لە 6 لەسەر 6 6 لەسەر 12 خراپترە 6 لەسەر 36 24 ئەوەی سەری سەرەوەیان لە چارتەکەی لە دووری 6 مترەوەکەین ئەڵێ 6 لەسەر 6 بینێ یعنی چی ئەمە یعنی کەسێکی ئاسایی ئەو حرفە گەورەی کە لەسەرەوە لە چارتەکە هەیە لە دووری 6 مترەوە توانێ ببینێ بەس ئەم کەسا بێ نزیک بێتەوە بۆ دووری بۆ 6 متر ئینجای بینێ کەواتە بەراوردێکە لە بینی چاوی ئەو کەسە توانای بینینی ئەو کەسە کە ئەمەش هەستی خۆیەتی لەگەڵ کەسێکی ئاساییە بۆیە ئەو کەسە بەبێت چاویلکە بۆ نمونە مەسەن چاوی 6 لەسەر 6 ئەی تەمەڵیەکە چییە تەمەڵیەکە سەیرەکەی با بڵێن چاوی کەزە کورتبینی هەیە درێژبینی بەعدە نەزەری هەیە چاویلکی بۆ دانەی کەچی سەیرەکەی بە چاویلکەشەوە هەر بینینی چاک نابێت بۆچی ئەمە لەبەرەوەی لە مناڵیە چاوی کەس بۆ چارەسەر نەکراوە ئەوە تەمەڵیە جیاوازەکەی بەڵێ کاک دکتۆر کاتێک کە کەسێک گێتە لای بەڕێستان و دوای پشکنی دەرەکەوە کە چاوەکانی کزە بەڕێستان چۆن چارەسەری بۆ دەکەن یاخۆ چۆن ڕێنمایی بۆ دەکەن سەرەتا ئێمە وەکو پزیشکی چاو پشکنینی بۆکەین گلێنەی چاوی بەشەکانی چاوی بزانین عادەسی چاوی ئاوی سپینیە و ئەو تیشکە بە جوانی ئەچێتە سەر یعنی ئەگەر هەر کێشەیەک لەم میدیای ڕووبدا ئەم تیشکە بە جوانی ناچێتە سەر مەسەلەن تانەی لەسەر بێ گلێنەکەی تەواو نەبێ یان ئاوی سپی هەبێ لەناو ئەم عادەسە بچووکەیە یان لەناوەوە کێشەی هەبێ ئەمە سیرەکەی ئەبێ بۆی چارەسەرکەین ئەگەر ئەو چارەسەرانە نەبوو کێشەی شکانەوەی تیشک بوو بە تەنیا کزی چاوبوو سەرەتا بە زۆری لێرە بە چاویلکە چارەسەرەکرێ و هەنێک کەس حەزیانە چاویلکە نییە مەسەلەن بڵێن ئایا بۆ ڕواڵەتە ئایا ئەڵێ لوتم ئەزیێتەیە یان شتێکە مەسەلەن حەزی لێ هاوێنە بەکاربێنێ ئەو هاوێنەش ڕێگەیەکی ترە و شتی تری لەسرە ئەگەر بەو شتانە چارەسەر نەبوو چارەسەری نەشتەرگەری و لەیزیکشمانێ بەڵێ کاک دکتۆر کۆزانین کێشەکانی چاو هەر لە مناڵەوە تا گەورە ئەگرێتەوە ئەو منداڵانێک کە کێشەی چاویان هەیە و کۆزانین هەندێک جا ڕەنگە ئیهمالی بکەن یا خۆت لە بیرام بچێت چاویلکە بەکاربێنن چ زیانێک هەیە ئەگەر ئەم کەسای خودت ئەم منداڵە چاویلکە وکە خۆی بەکارنێن یاخود چارەسەری بۆ نەکرێ لەبەرەوەی مناڵ لە قۆناغی گەشەکردنایە زۆر گرنگە بینینێکی باشی هەبێ ئەگەر چاویلکە بەکار نەهێنێ بە تایبەتی مناڵانی خوار 8 ساڵ خوار 6 ساڵ ئەگەر چاویلکە بە باشی بەکار نەهێنرێ لەبەرەوە مێشکی ڕانایەت لەگەڵ شت بینینی باش کە گەشەکەی وەستا دوای مناڵەکە چاوی تەمەڵە بێ بۆیە زۆر گرنگە لە مناڵانە ڕێنماییەکان بە باشی جێبەجێ بکەن چاویلکە بەکاربێنن یان مەسەلەن بەستن بۆ چاوە باشەکەی ئێمە زۆر جاردایانین بۆی ئەو تەمەڵیە چارەسەر بێت بەڵێ کاک دکتۆر لە چارەسەرەکانە باست لە هاوێنی چاو کرد پێم بێت لە ئێستادا بەکارهێنانێکی زۆری هەم لەبەرەوەی هەندێک کەس وەکو باسێک کرد ڕەنگە حەز نەکە عینەکەکە بەکاربێنێ لەبەرەوەی بۆ جوانترە ئەگەر تەنها هاوێنە بەکاربێنێ ئەمە هەندێک باس دەو بکەین بزانین چێن ئەو کەسانی کە دەتوانن هاوێنە بەکاربێنن واتە هەموو کەسێک دەتوانێت بەکاری بێنە لە ڕاستیە هاوێنەش هەر کاریگەری کە یعنی ئەو کارە ئاکات کە یان با بڵێن مەسەلەن زۆرتر بۆچی بەکارێت هاوێنە ئێستا باوترینیان بۆ جوانی بەکارێت طبعا ئەوانی کە ڕەنگیان هەیە و بۆ گۆڕینی ڕەنگی چاو بە شێوەیەکی کاتی ئێمە هەندێک جار بەکارێنین بۆ ئەوەی مەسەلەن وەکو چارەسەرێک بە شێوەیەکی کاتی لە دوای لەیزیک بەکارێنین یان کەسەکە قەرەنی چاوی بریناریەکی تایە عادەسێکی بۆ دانین هەتا چاوەکەی بۆی پێڵووی چاوی بەری نەکەوە بریناری نەکات مەسەلەن ئیسراحەتێکی پێدا بەکارهێنانی سێمیان بۆ بینینە بۆ چاوکزی بەکارێت لە وڵاتانی لەوانەیە با بڵێن ئەوروپایە کە تۆزێ
جەوەکەیان باشترە و لەوانەیە کوالیتەکەشی باشتر بێ لەوانەیە زۆر بەربڵاوتر بەکاربێت لێرە لەبەر لەوانەیە کوالیتیەکە هەندێک جار نازانین چۆن چۆنیە و هەروەها تۆزێک ئەو کەش و ئەو هەواش زۆر مساعید نییە و بۆوانەی کە حساسێتیان هەیە ئەگەینە بۆیە کەمتر بەکارێت بە دڵنیاییەوە چاویلکە سەلامەتترە لە بەکارهێنان و ئەرکیشی وەکو هاوێنە نییە یعنی چاویلکەکە ئاسانترە بەڵام خەڵکە بۆ ئەوواچێ ئەبێ زۆر ڕێنمایەکان بە باشی جێبەجێ بکە. بەڵێ کاک دکتۆر دەتوانین بڵێ بەکارهێنانی هاوێنەی چاوکزی لە سایاسە واتە سوود بۆ کەسە دەبەخشێت کاریگەرێکی لاوەکی هەیە؟ ئەتوانێت پێی ببینێ ئەتوانێت تاقی کاتەوە هەم چاویلکە هەم هاوێنە پێڵێن ترایڵ یعنی وەکو چۆن ترایەکە لەسەر چاوەکەی دایانێ بزانێت پێی مرتاحە بزانە هیچ کێشێکی ناڕەحەتیکی نییە ئەگەر هەستی کرد ناڕەحەتی هەیە بەکارینە هێنێ باشترە و چەند کەمتر بەکاربێنە کاریگەری کەمترە بەس چەند ماکێکی خراپی هەیە لەوانێ چاوەکەلتی هابکە لەوانەیە نینۆکی بەری بکە لەوانەیە عەدەسەکە پیس بێ لەوانەیە حساسیت دروست بکە لەوانەیە قورحە و ئیلتیهاب بۆ هەوکردنی چاو دروستکە بە تایبەتی ئەوانەی کە زۆر بەکارێنن یان زۆر بە وریاییەوە بەکارینیان. بەڵێ کاک دکتۆر با کەمێک باس لە لێزەر و نەشتەرگەری بکەین کاتێک کەسێک نەدەتوانێت چاویلکە بەکاربێنە و نەهاوێنش ئەو کاتە لێزەری بۆ دەکەن پێم خۆشە تۆزێک باس لە لێزەر یاخود لە نەشتەرگەری بکەین. سەرەتا خۆی لەیزەریش یعنی چڕکردنەوەی ڕووناکیە ئەو لەیزەر سەرەتا لە سەربازیە بەکارهات دوایی دەرکەوت چارەسەری پزیشکیشی ئیسفادەی هەیە و لەوانش لە چاوە بەدڵنیاییەوە چەند جۆرێکی لەیزەرمان هەیە کە ئێماڵێن لەیزەر هەیە بەکارێت بۆ سووتاندنی دەمارە زیان بەخشەکانی تۆڕی چاوە لەیزەر هەیە بۆ بڕێنی یان لابردنی هەندێک شتە لە پشتی عەدەسەی چاو پاکردنەوەی عەدەسی چاوە لەیزەرێک هەیە بۆ گلێنەی چاو بەکارێت ئەمە پێڵەن لەیزیک بۆ کزی چاو لەیزیک و PRK و ئەمانە ئەگەر ئەم لەسەر ئەم ڕسمە با بڵێن ئەم کەسە ناڕێکیەک هەیە لە چاوی ئێمە بە لەیزەر بە بەرنامەیەکی کۆمپیوتەری طبقەیەکی تەنک لەو ناڕێکیە لا ئەبین باشە ئەو طبقەیە ئەو گلێنەیە ڕێکە کاتەوە ئەو کاتە بەپێی ئەگەر بە شێوەیەکی ڕێکوپێک بەکار بێت ئەتوانێت زۆر سوودی لێ ببینێ بەبێت چاویلکە وەکو چاویلکە ببینێ. بەڵێ کاک دکتۆر ئەمی شانۆک و هاوێنە کاریگەری لاوەکی هەیە یاخود لە سایاسە لاوانە چارەسەر ئەمە گرنگیەکەی ئەوەی هەڵبژاردننی کەسەکان ئەو نەخۆشە لە چ کاتێکە بۆ نمونە بێ 18 ساڵ بێ باشترە و دەرەجەی چاویشی سابت بوو بێ و گلێنەی چاوی تەنک نەبێ و گلێنەی چاوی قۆقز نەبێت وە بە شێوەیەکی ڕێکوپێک چاودێری کرابێ نەک یەکێک مەسەرەن لێرە ئەچێتە وڵاتێکی دەرەوەی وڵات هیچ معلوماتێکی نییە هیچ فەحسێکی کۆنی پێ نییە یەکسەر لەیزەرێکی بۆکەن و یەتەوە ئەوەی ترکە ئەو کەسە با بڵێن لەوانەیە ئەو دکتۆرەکە ماوەیەکی زۆر متابعی کرد بێ ئەزانێ ساڵانی پێشتر کێشەکەی چی بۆ ئەم جاریان کە لەیزەری بۆکە لەسەر بەرچاوڕوونیەکی زیاترە بێ بە زۆری زۆربیان سوودی باشی لێ بێنن وەکوتم هەڵبژاردننی کەسەکەیە ئەو پزیشکە و ئەو کەسە خۆی بۆ هەڵبژاردننی ینی ئەگەر لە مشکلە لە ینی پرۆسیجەرەکە یان با بڵێن لەیزەرەکە شتێکی باشە بەس ئەگەر کەسی باشی بۆ هەڵبژ بەڵێ کاک دکتۆر هەمیشە بەڕێستان وە کۆمەڵێک دکتۆریەک و بەڕێستان ئامۆژگاری هاوڵاتیانەکەن کە دوور بکەونە یاخود دەستکەم بە سنووردارکردنی بەکارهێنانی مۆبایل و تەلەڤیزیۆن و یاخود کۆمپیوتەر بەڵام هەندێک کەس هەیە کە سروشتی کارەکان وە پێویست دەکات کە چەند کاتژمێرێک لەسەر کۆمپیوتەر یاخود کارەکان لەزیاتر لەبەر شاشە بێ ئەم کەسانە چۆن بتوانن پارێزگاری لە چاوەکانیان بکەن و بکەن کە کەمترین زیانیان پێ بگات. سەرەتا لەوانەیە هەموو شتێکە تازە بێ و کۆمپیوتەریش زۆر بەکارهێنانی کۆمپیوتەر تازەیە لەوانەیە هەموو کاریگەریە لاوەکیەکانی دەرنەکەوت بێ ئێستا بەڵام ئەو کاریگەریە لاوەکیانەی کە ئێستا زۆرتر هەیە کێشەی وشکبوونی چاوە کێشەی زیاد هەستیاری چاوە کە ئەمانەش ئەتوانی پارێزگاری لێ بکە بەوەی کە مەسەلەن عینێکی فلتەر بەکاربێنێ UV فلتەر مەسەلەن و هەروەها یعنی ئەم لیدانە تیشکی بلویتە تیشکی شینی تیا ئەم تیشکە شینە تۆ شەوان بەکارێنی مێشکوالەیە کاکە خەوت بزڕێ خۆی شەوە دروستکرا بۆ خەو بێ
بەس کە ئەو کەسانە با بڵێن مەسەرەن لەسەر جێگەی خۆیان زۆر جار ئەم ئامێرانە بەکارێنن یان ئەو تیشکیلی دە ئیشەکاتۆ لە ناو مێشکاوا پیشانەیە کە ئەمە ڕۆژە ئەمە ڕووناکیە نابێ بخەوی لەبەرەوە ئەمە کاریگەری خراپ دروستەکە و پێویستە و کەسانی کە بەکارێن و کارەکەیان لەسەر ئەوەیە پێویستە ئەگەر هەستیان بە وشکی چاو کرد لای پزیشک چارەسەر وەربگرن یان قەتری فرمێسکی سنایی بەکاربێنن چەند شتێکی تر هەیە پێویستە مەسەلەن کە تەرکیزەکەی لەسەر شتێک زوو چاو بتروکێنی ڕووناکیەکە کەم بکەی فلتەر بەکاربێنی بەو شێوەیە. بەڵێ کاک دکتۆر با هەندێک باس لە هەستیاری چاو بکەین. هەستیاری چاو چۆم حاڵەتە بۆچی ڕوودەدات؟ هەستیاری چاو و هەستیاری لە جسمی شالەوانەیە هەبێ لە قوڕگا هەبێ ئەو کەسە لەوانەیە لە گوێچکە هەیبێ لە لوتە هەیبێ ئەم هەستیاریە واتە چەند شتێک هەیە لە دەوروبەرە ئەم جسمەوەکو دژمن مامەڵی لەگەڵاکە. هەستیاری چاو زیاتر ئەو مادانن کە ئەم کەسە ئەگەر بەری بکەوێ ئەم کەسە بەر چاوی بکەوێ بۆ نمونە هەستیاری بەهاری هەیە ئەوەی بەدەن کە هەڵاڵە شتەکان بۆ نمونە هەیە بە بۆن و بە عەتر و بە گوڵ و بەو شتانە حساسیەتی هەیە ئەمانە باشترین چارەسەر خۆپاراستنە ئەبێ خۆیان لەو شتانە پارێزن زۆر هەستەکان چاویان ئەخورێت طبعا نابێت چاوی بخورێنە لە مناڵانە زۆر جار کە چاویان ئەخورێن دوای چاویان لەوانەیە زۆر کەس بێ ببورە لەوانەیە تووشی قۆقزی چاو ببن لەبەرەوە پێویستە یەکەم خۆپاراستنە لەو هۆکارانە لەو شتانەی کە خۆی ئەبێت تەجروبەی کابزانێ بەچی حساسیەتی هەیە بە زۆری تەپڵتۆس بە زۆری ڕووناکی دووکاڵ مەسەلەن بۆن و عەتر و ئینجا پاکەرەوەکانی ماڵەوە فاس و مۆجیزەوە شتانە ئەمانە حساسیەتی زۆر دروستەکەن لەگەڵ هەندێک یعنی مادەی ماکیاج و ئەو شتانە بە تایبەت کە ڕاستەوخۆ بۆ چاویان دەوروبەری چاو بەکارێت. بەڵێ کاک دکتۆر کاتێک کەسێک نەتوانێت بەتەواوەتی ئەم خۆپاراستنانە بۆ خۆی بەدی بێنێ سەردانی بەڕێستانەکە بۆ چارەسەر ئەو ڕێکارانە چونکە بەڕێستان دەگرنە بەر بۆ چارەسەرکردنیان سەرەتا چارەسەر کە تۆ دەرمانیش بەکارهێنی ئەم دەرمانش هەندێک مەوادی حافظی تیان یعنی ئەگەر تۆ خۆت نەپارێزی لەوانەیە حساسیەتی بەرامبەر مەوادەکانی دەرمانەکان هەبێت کە ئەگەر زۆر بەردەوام بەکاری بێنی وەلو هەندێک دەرمان ئێستا باشە ینی ئەو مادەی پارێزەرەی تایەتی مادەیەکی وەکو چۆنەڵێ فرندلی ینی مشکلە زۆر بۆ چاو دروست ناکایان هەیە بەبێ مادەی حافظەیە بەبێ پارێزەرە ئەمانە شتێکی باشن یان بۆ ماوەیەکی کەم بەکاردێ لەبەرەوە ئێمە مۆژگاریەکەین پارێزگاری زۆر مهمە خۆپاراستن زۆر مهمە و چارەسەرەکەش ئێمە دەرمانی دژە هەستیاری بەکارێنین و هەوڵە دەین دەرمانی دژە هەستیاری لە ڕێگەی چاوە بێ بۆی کاریگەری لەسەر هەموو جسم دروست نەکە و هەندێک دەرمان هەیە بۆ ئەوەی نەیەڵێ زیاتر توش بێ بەپێی حاڵەتەکان ینی ئەو حاڵەتە زۆرە کەمە مامناوەندە بەپێی ئەوانە و ئەگەر شتێکی تریشی لەگەڵا هەبێ بۆ نمونە هەوکردنێکی لەگەڵا هەبوو لەبەری چاوی زۆر خوراندووە ئەوەش بەک بۆ نمونە چاوی کزە لەگەڵیا یان چاوی وشکە ئەوانش چارەسەرەکەی لەگەڵ. بەڵێ کاک دکتۆر لەسەر ئەم بابەتی چاوە کە باسمان کرد کۆمەڵێک پرسیارمان بۆ هاتووە حەزەکەم بتوانین هەندێک باسی بکەین و تاوتوێ بکەین هەرچەندە ڕەنگە هەندێکیان ڕاستە خۆپەیوەندیان بە کەسبوونی چاو هەستیاری چاوە نەبێت بەڵام هەوڵ دەدەین بتوانین وەڵامیان بدەینەوە یەک لە پرسیارەکان ئەوەیە دەڵێت هۆکاری زیاد لە ئاسایی ئاوکردنی چاوم چییە بەبێ ئەوەی نە بۆری فرمێسکم گیرا بێنە هیچ نەخۆشیێکی چاوم هەبێ. سەرەتا ئێمە ڕژێنی با بڵێن فرمێسکە ڕژێنمان هەیە فرمێسکە ڕژەنەکان لێری چاوە دروستە بن و زیاکەشی لە ناولوتەوە چێتە دەرەوە کەواتە زۆر دەرکردنی زۆر ئاوکردنەکە یان ئەوەیە بۆریەکە گیراوە کە وەڵی بۆری چاوم نەگیراوە یان ئەوەیە زۆرتر لە ئاستی خۆی دەرەکات کە زۆرتر لە ئاستی خۆشی دەرکە عادەتەن ئەبێ حساسێتی چاو ئەو کەسە چاوی هەستیارە. زۆر باشە یەکێکتر لە پرسیارەکان دەڵێ پەیوەندی ڤایتامین ئەی لەگەڵ چاوکزیات چییە؟ کەمی ڤایتامین ئەی ئەبێتە هۆی وشکبوونی چاو لەوانەیە چەند سپۆتێک پێڵەن بیتۆت سپۆت لەسەر سپێنەی چاوی دروستکە لەوانەیە چاوی زۆر وشک بێ لەوانەیە گلێنەی چاوی بێ بەتانە لەوانەیە بەش تووشی شەو کوێری بکە ئەمە زۆرتر لەو کاسانەی کە یان کێشەیەکی با بڵێن یانەوەی بەد خۆراکن یانەوەی خۆراکیان هیچ تەندروست نییە مەسەن ڤیتامین ئەی تیانە یانەوەیە زۆر نایمژێت یعنی ڕێخۆڵیان کێشەیەکی هەیە بۆیە زۆر نایمژێت هەستەکەم ئێستا لەم کاتەیە کەمی ڤیتامین ئەی زۆر نییە کەمە.
بەڵێ کاک دکتۆرێکی تر لە پرسیارەکان دەڵێ ئەگەری هەیە ئەوانەی کە دەرەجەی چاویان جێگیر نییە دوای لە زەرۆک و خوایان لێبێتەوە بۆیە ئێمە ئاڵێن دەرەجەی چاوی بێ جێگیر بێ اینجا لەیسەر بکە ئەگەر دەرەجەی چاوی جێگیر نەبێ بە دڵنیایەوە دوایەوە کزە بێ ئەبێ دەرەجەی چاوی جێگیر بێ اینجا لی زۆر باشە کاک دکتۆر کۆتا پرسیار دەڵێ نەشتەرگەری تەزبیتی قەرینە بکرێت دەرەجەی چاو ئەگەری هەیە دابەزێتەوە ئەمیشە نەشتەرگەری تەزبیت قەرەنیە بۆ ئەوانە کرێت کە گلێنەی چاویان خۆقزە و بەرە بەردەوام زیاکە بەردەوام تەنکە بێ ئەمە پێویستە بکرێت ئەگەر گلێنەکە زۆر تەنگ نەبوو بێ ئەگەر زۆر تەنگ بێ لەوانەیە بەشێکی زیاتر دابەزێ کاریگەریەکە لە ساسانیە ئەوە تیشکەکە تازەیە بەڵام کاریگەری زۆر باشی هەیە بەڵام بەدڵنیاییەوە لەوانەیە لە هەندێک کەسە هەر با بڵێن یا لەوانەیە مثلەن ئەو تەسبیتەی بۆی کراوە ئەو مادەی بۆی کراوە کافی نەبوو بێ لەوانەیە دابەزێت و یا گلێنەی چاوی تەنگ بێ لەوانەیە بەڵام کەمە بەڵێ کاک دکتۆر طبعاً کۆمەڵێک پرسیاری زۆر کرابوو بەڵام هەندێکیان دووبارە بوون یاخود لە گفتوگەکانمانە باسمان کردبوو ئەمە تەواوی پرسیارەکان بوو کە هاوڵاتیان هەیە بوو دەمێ بزانم کۆتا ڕێنمایی چێ بۆ هاوڵاتیان کە ئێستا بینەریەمان کۆتا ڕێنماییمان ئەوەیە کە تۆ هەر شتێکت هەست پێ کرد لە چاوتە خۆت دکتۆری خۆت بی سەرەتا گرنگە و مەسەلەن نەڵی لەوانەیە خۆی چاک بێ ئەگەر شتێککە هەست پێەکەی ئێمە نیوەی تەشخیصەکانمان بیناکەین لەسەر هەستکردنی نەخۆشەکە بەخۆی چونکە جسمی خۆیەتی چونکە هەستی خۆیەتی هەستی پێەکە و پێویستە ئێمە دکتۆریش گوێ بگرین پێویستە ئەوانیش هەستەکانی خۆیان باسکەن ئەوە نییە کە تۆ هاتیتە دکتۆر کە فەحسی کردیە بێ هەموو شتێک بزانێ ئەبێ ئەو شتێک کە خۆت هەستی پێەکەی بە دکتۆرەکە بڵێ و ئەگەر هەر پشکنینی هەر شتێکی تری پێشتر کردووە یان مثلەن چاویلکەیەکە بەکارێنەوە بەڵام لی ڕازی نەبوویت باشتر وایە پیشانی ئەو دکتۆرەی بدەی بۆی بزانێ کێشەکەی چی بووە نەک هەموو جارێ لە سفرەوە دەست پێ بکەیتەوە لای کەسێکی تر بەڵێ دکتۆر بەختیار قادر جا پسپۆری نەشتەرێرەکانی چاو نەخۆشیەکانی چاو زۆر سپاسەکەین کە ئەمڕۆ لەگەڵ ئێمە ئامادە بووی سپاس بۆ کاتێک کە بە ئێمە بەخشی ئازیزانم بۆ هیوایە کە توانی بێتمان سوودێکی باشمان بە ئێوە گەیاند بێت و تەواوی پرسیارەکانی ئێوەمان وەڵام دابێتەوە دەتوانن لەمە دوا لەسەر هەر تەورێکی بابەتەکانمان پرسیارەکانی خۆتان لە تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بۆ ئێمە بنووسن و ئێمەش وەڵامی دروستان پێ بدەین هاوکارم سومەیە دەپرسێت تا چەندێک هاوڵاتیان گرنگی دەدەن بە بەکارهێنانی چاویلکە و کوالیتی چاویلکەکە و ئایا لە ساڵێکدا چەند جار پشکنین بۆ چاویان دەکەن و تا چەندێک بە بایەخەوە دەڕوانە ئەم بابەتە کۆمەڵێک پرسیاری تریان دەربارەی هەستیاری چاو لێ دەکات کە لەم ڕاپۆرتەدا بینەری وەڵامەکان دەبن ئەتووکو چاویلکە سازێک ڕۆژانە کە هاوڵاتیان سەردانی ئێراکەن زیاتر گرنگی ئێم بە چ شتێکی چاویلکە کوالێتی یاخۆی شکڵ و شێوازی چاویلکەکە تەمان هەردوو جۆرەکە گرنگن لەبەرێت تۆ عینەکە لە چاوەکرێ چاویکە لە چاوەکرێ سیمای کەسەکە پێشانە ئەجا بێکەم جوان بێ و کوالتیشی باش بیانی هەردوو بابەتەکە و هەردوو ئینەکە گرنگە هیچ کاتێک تووشی هەستیاری چاو بووی؟ بەڵێ زۆر کات توش ئەبم تەبعەن ئەگەر کاتێک بچمە بەرگەرما یان شامپۆ بەکار بهێنم کوالێتی نزم بێ ئەو کاتانە هەستیاری مۆ دروستە بێ زیاتر چ ڕێگایەک ئەگریتە بەر بۆ باشترکردنی ئەم هەستیاریە؟ وڵی تەبعەن ئەمە پێی فروقاتی فەردی جیاوازە هەر کەسێک و لەوانەیە بە ڕێگە چارەیەک باش بێ بەڵام من وەکو خودی خۆم کاتێک کە گەرما ئەکات زۆر دەرچوونەکانم کەمەوە و بەکارهێنانی ئاوێکی زۆر سارد یا سەهۆڵ بەکارێنم بۆ چاوم هەر ئەوانە و عینێکی تایبەتیش بەکارێنم لە کاتی هەتاوە کاسکێتیش جارجار بەکارێن هیچ کاتێک تووشی هەستیاری چاو بووی؟ بەڵێ لە کاتی تووشم بە هەستیاریە چ ڕێگایەک ئەگریتە بەر بۆ باشترکردنی؟ بێگومان چمەتە لای پزیشکی تایبەت بە چاو باشە تا چەند گرنگی بە بەکارهێنانی چاویلکە؟ چاوم کەس نییە بەس چاویلکەی جەبمبەر خۆر بەکارهێنم کاتێ هاوینە باشە ساڵانە چەند جار پشکنینی چاو ئەنجامەدەی؟ وەڵایە تا پێویستم نەبێ ناچم تا ئێستا تووشی هەستیاری چاو بووی؟ هەستیاری چاو مەقسەیە چۆن هەستیاری؟ حەساسێت بەتایبەتی لە وەرزەکانە نەخێر من توش نەبوو تا چەند گرنگی بە کوالێتی ئەو چاویلکەی بەکاری هێنی؟ وڵای تۆ لە ئیشا ڕۆژانە بەکارێنی تۆ بێ گرنگی پێبیت گرنگی ئەی بە ئەنجامدانی پشکنینی چاو ساڵانایە ئەوە لە چیزی فەحسی چاو ئێستا پێمای بمە بۆ لای دکتۆر لەبەرەوەی من دەمێ ساڵە شەکرەمە چاوم تەئسیری تێکراوە ئێستا هیچ کاتێک تووشی هەستیاری چاو بووی؟ تا
تا چەند گرنگی ئەی بە کوالێتی چاویلکە ئەگەر بەکاری بێنی؟ وڵی گرنگی پێ نایەم. هیچ کاتێک تووشی هەستیاری چاو بووی؟ وەکو زیانی چاو بێگومان ینی ئەوە شتێکی ئاساییە، ینی هەر کەسێک ڕوبەڕووی ئەو جۆرە حاڵەتانە بێتەوە. ئەو ڕێگانە چی ئەیانگریتە بەر وەکو چارەسەرێک بۆ ئەو حاڵەتە؟ زیانەکانی چاو هەریەکەیان بە گوێرەی پێویستی خۆی تۆ پێویستە ڕێگا و شوێنی بگریتە بەر، ینی زۆرێک لەو کێشانەی کە دووچاری نەخۆشی چاوە بێ پێویستە سەردانی پسپۆڕی تایبەت بکەیت بە گوێرەی ڕێنمایی و ئەو ئامۆژگارانی کە ئەو ئەی خاتە پێش پێویستە پابەندی بین. هیچ کاتێک تووشی هەستیاری چاو بووی؟ بەڵێ توش بووین، هەستیارێکی زۆرتی چاو شوێنێکی حساسە، شوێنێکی زۆر حساسە چاو بە شتێکی بەسیط ینی بە تەبوتۆزێ بە هەڵاڵەیەکی ورد بە سەرماگەرما بەو شتانە تووشی حساسە دەبێت. تووشی حساسەتێکی زۆر بووم، چوومە لای پزیشک یەک قەتری بۆ نووسیم تەحقیمی کرد، ئەستم کرد باش بوو. بە زیاتر لە چ وەرزێکا چاویلکە بەکارهێنی؟ وڵی بەکاری ناهێنم من بەس بۆ خوێندنەوە، مەگەر بۆ خوێندنەوە ژیان بۆ دەرەوە بەکاری ناهێنم. تا چەند گرنگی ئەی بە کوالەتی چاویلکەکە؟ وڵی ئەبێ کوالەتی هەبێ ئینە قۆتۆنەوە بازار پڕ لە چاویلکە ئەنمای تایە بازاڕی لە 1000 دینار و 2000 دینار بەڵام بێت تۆ شتێ بێت توانیت تەوازنی چاو ڕابگرێت. هیچ کاتێک تووشی هەستیاری چاو بوویت؟ نەخێر بەسم بینە توش ئەوە بووم ینی ئاو سپی هاتە سەر چاوم. تا چەند گرنگی ئەی بە بەکارهێنانی چاویلکە؟ وڵات زۆر گرنگیە دەم بەڵام تر چی بکەم عملیاتێکم کردووە تر بزانین چۆنە بێ نەتیجەکەی. پشکنینی چاو ساڵانە چەند جار ئەنجام هێدەی؟ ئەنجام نەداوە یەک جار چوون بۆ دکتۆر و تاوە. هیچ کاتێک تووشی هەستیاری چاو بووی؟ باڵێ. ئەو ڕێگانە چی ئەیانگریتە بەر بۆ باشترکردنی؟ وەڵایان بە ئاو نەوچاو شوویان دەرمان قەترا لە خستخانەوە بنووسن. زۆر باشە. تا چەند گرنگی بە بەکارهێنانی چاویلکە؟ وەڵایی تا بتوانم بەکارهێنم بۆی کەمتر چاوم زیاتر چاوم کەس نەبێت بۆی زیاتر هەستیاریش نەم و بۆ چاویلکەش بەکارهێنم بۆ دژە خۆر. تا چەند گرنگی ئەی بە کوالێتی چاویلکەکە؟ تا ڕادی کەم هەرەونا شوشەکەی بەکەڵێ بۆ چاو یارمەتی چاوم بە تاو. هیچ کاتێک تووشی هەستیاری چاو بووی؟ نەخێر. تا چەند گرنگی ئەی بە بەکارهێنانی چاویلکە؟ وڵای زیاتر من عادەسە بەکارهێنم چاویلکە بەکار نایەنم بۆ چاو کزی. ئەی ساڵانە چەند جار پشکنینی چاو ئەنجام دەدەی؟ جاری وایە بە 6 مانگ جارێ، جاری وایە بە 3 مانگ جارێ. هیچ کاتێک تووشی هەستیاری چاو بووی؟ بەڵێ توش بووم ینی وەکو چۆن هەستیاری لە بەهۆی گەرماوە بێت یا خۆتە بەڵێ زۆر جارێ سەتام کاتانەش من قەترە و شت بەکارهێنم بێمە بەر زۆپا ناتوانم بێمە بەر هەتا هەر ناتوانم تووشی حەساسیت بوو. باشە. زیاتر گرنگی ئەی بە کوالێتی عینەک یا خۆت نه تا ئێستا دکتۆر بەس بۆ نزیک عینەکی بۆ داناوم. باشە. تا چەند گرنگی بە ئەنجامدانی پشکنینی چاو؟ زۆریش بەردەوام من پشکنینەکانەکەم ینی بۆ حەساسیت بۆ سەردانی دکتۆرەکەم قەترەکان بەکارهێنم بەسەر لە کاتی هاوینە لە کاتی گەرمایە هەروام لێتەوە. هیچ کاتێک تووشی هەستیاری چاو بووی؟ بەڵێ زۆر کات هەندێک کات کە مۆبایل زۆر بەکارێنیت تووشی چاوەشا بیت بەڵام من ئەو کاتانە مۆبایل کە بەکارێنم فلتەری عینە بەکارێنم بۆیە تووشی ئازارشن نەبێت. زیاتر لە چ کاتێکا چاویلکە بەکارێنی؟ تەنیا لە کاتی بەکارهێنانی مۆبایل؟ بەڵێ لە کاتی بەکارهێنانی مۆبایلە یان لاپتۆپ ئەم شتانیان سەرکردنی تەلەڤیزیۆن ئەو کاتان ئەو شتانی کە تیشکی هەیە تووشی چاویلکە لە چاوەکەم. هیچ کاتێک تووشی هەستیاری چاو بوویت؟ ئەرە وەڵا زۆریش چاوم ئەکزێتەوانێ ئەکزێتەوە ئیتر ترسی ئەومە ئاوی سپی لێبێ بەڵام ئیتر خۆپارێ و یادانە ئەوە گرانە دەسەڵاتم لێ بچم بیکڕم من کە فەحسی چاو بکەم و مجا ئەوەی شتی یعنی ئەیگەڕنەوە لەسەر چاو ئەڵێن عیلاجی بەغەڵەت وەرگریان شتێک بێ کاردانەوەیکی خراپی هەبێ وایتر لە ترسیەوە هەر ناوێرم چ بەلای عیادەیە. ڕێگانە چییە خۆت ئەیگریتە بەر بۆ باشترکردنی؟ بۆ باشکردنی بەشاوە بە کل ئەی ڕێژم ئەم کلی حەجە گیانم بەوە هەیە. هیچ کاتێک تووشی هەستیاری چاو بووی؟ توش بووم بەس بەکەمی.
بە حکومیەوەی من نەخۆشەکی چاوی من هەستیاری نیە زگماکیە ئیتر زیاتر عیلاجی بە عینەکە تاوەکو دەرمان و قەترە و شتیوە. زیاتر لە چ کاتێکە عینەک بەکارێنیت یا بەردەوام؟ وەڵا ئەوەی من بەردەوامەوە بۆ 11 ساڵ عینەک لە چاومایە لەبەروی نەخۆشەکە زگماکیە دکتۆری شتوویەتی لیزەر وشتی جوای شەر چارەسەرە بەس خۆم حەزم پێی نییە لیزەر لەبەروی ئەم نمونە بینی ڕۆژانە لیزەری لێدا و چاک نەبووە مەسەلەن جا خراپتریش بووە هەشە بەکاری ناوە هێشتا شەر باش بووە بەڵام هەر خۆمان پێ چاکەم لەگەڵ ڕاتم هەم شتێکی جوانی شەبینم نەکەوەی هەیە پێ عیبەیان شەرمەکە بەتایبەتی ئافرەت. کاتێک تووشی هەستیاری چاوی؟ بەڵە تووشی هەستیاری چاو بوومە. باشە چ ڕێگەیەک ئەگریتە بەر بۆ باشترکردنی؟ ئەبێ لە هاوینانە ئەوانەی کە دەرەوەن کە ڕۆنە دەرەوە ئەبێ خۆیان بپارێزن لە هاوینانە لە تەپوتۆزەوە. چاویلکە بەکارێنی تەبعاً زیاتر گرنگی بە کوالەتی چاویلکەکە یاخود شکل و شێوەی چاویلکەکە؟ وەڵا بە کوالیتی چاوەکە چونکە چاویلکەکە باشی چاو باشترا کاتەوە بەرەوە ئاستێکی باشە. هیچ کاتێک تووشی هەستیاری چاوی؟ بۆ هەستیاری چاو ڕاستەکەی هیچ هەستیارێک نا بەس بۆ خورانەوەوانە توش بووین بەس هەستاری زۆر توش نەبووم بەڵام ماوەی لەمە پێش چەند ساڵەمە پێش تووشی نەخۆشیە بووم نەخۆشیێکی تقریبا ترسناکیش بوو دکتۆرەکە پێوتم هاوێنی چاو قۆقز بووە وتی ئەگەر زووتر نایتایە قەرینەکە و ئەوە بگۆڕنەیە ینی ڕەشێنی چاو ئەوە دەرباتایە و بیگۆڕێنە بیان گۆڕێ بەڵام الحەمدولیلا و دکتۆرەکە فەحسی کرد و نەخۆشیەکە زۆر پەرێنەسەند بوو ئیتر بە لێزەر بۆی چاکردن لەخوا بزەبێ تا ماوەیەکیش بڵین لە جێگا کەوتم تا چاوم لەخوا بزەبێ. تا چە گرنگی بەکارهێنانی چاویلکە؟ وڵای ڕاستی خۆم لە چاویلکە زۆر تەمەڵم بەس لە کاتی داوامە لە چاویلکەم لە کاتی هاوینانە قەت بەدەستمەوە نییە. هیچ کاتێک تووشی هەستیاری چاو بووی؟ نەوەڵا. لە چ کاتێکا زیاتر چاویلکە بەکارێنی؟ وڵایی دایمی بەکارێنم ئەو چاوم ڕۆزە کزە. زیاتر گرنگی ئەی بە کوالەتی چاویلکەکە یا خۆی شکل و شێوازی چاویلکەکە؟ وڵای زیاتر شکل شێوازەکەی و خۆشم تا تۆزە چاوم کزە بەرەو زیاتر حەزم لێت. تا چە گرنگی بە ئەنجامدانی پشکنینی چاو؟ وڵایی زۆر گرنگی پێ نایەم نەوەڵا. هیچ کاتێک تووشی هەستیاری چاو بووی؟ نەخێر. تا چە گرنگی بە بەکارهێنانی چاویلکە؟ وڵا زۆر کەم زۆر کەم بەکارهێنم. ئەی بەڕێستان هیچ کاتێک تووشی هەستیاری چاو بووی؟ بەتەشید زیاتر لەو کاتانی کە مۆبایل بەکاردێنم یا لەسەر لاپتۆپ یا شت دەخوێنمەوە زیاتر لەو کاتانە. لە چ کاتێکا زیاتر چاویلکە بەکارەهێنی؟ وەڵاهی حساسم زۆر بە ڕۆژ زیاتر لە بە ڕۆژ و کێشەی من هەر لەگە ڕۆژە زیاتر لەگە تیشتی خۆریانی هەر بە تۆزێک ڕووناچی چاوم زۆر دێشی. تا چە گرنگی بە کوالەتی چاویلکەکە؟ زۆر گرنگی پێ دەدەم. بەڕێستان هیچ کاتێک تووشی هەستیاری چاو بوون؟ لە کاتی زۆر بەکارهێنانی مۆبایلە بەڵێ بە تاچیت توش بووم چاویلکەش زۆر گرنگە بۆ چاو بەڕاستی چاوە پارێزە لانێک تیشک لە کاتی مۆبایل بەکارهێنانە یان لە کاتی سەیری تیڤیکردنیان هەر کاتێک بێت ئیدرات پارێزە چاویلکە باشە. ئەوەی بینیتان ڕای هاوڵاتیان بوو سەبارەت بە گرنگی بەکارهێنانی چاویلکە و گرنگیدان بە کوالەتی چاویلکەکە هەروەها لە کاتی توشبوون بە هەستیاریا چی بەکارهێنن؟ یەکێکی تر لە بەرگەکانی SP Health باسکردنە لە دەرمان بۆ ئەمڕۆ باس لە ئەسپرین دەکەین بۆ ئەوی بزانین ئەم دەرمانە چییە بۆ کێ بەکاردێت و بۆ کێ بەکارنایە کاریگەرە لاوەکیەکانی چین کۆمەڵێک زانیاری زیاتر و وەرزر لەم ئینفۆگرافیا دەبین. کاتێک کەس دەکەی کێشە لە بینایی چاوەکان تا هەیە ئەو مەودا دوورەی پێشتر دەتوانی بیبینی ئێستا بە ئاسایی ناتوانانی بیبینی گومان دەکەی کە چاوت کز بووە
کەواتە چی دەکەیت دەچێتە لای پزیشکێکی پسپۆڕ و پشکنی دەکەی دوای پشکنین بەڵێ دەرەکەوێت کە چاوەکانت کزا هەنگاوی دواتر چی دەکەی دەچیتە لای چاویلکە سازێک و بۆ چاویلکێکی گونجاو دەگەڕی بەڵام ئەم کارە هێندە ئاسانیە لەبەرەوەی لەوانەیە شارەزایی لە کوالەتیەکانی چاویلکە و جۆرەکانی نەبێت یاخود تەنانەت نەزانیت چ جۆرە چاویلکێک لەگەڵ دەموچاوی تۆدا گونجاوە بۆ ئەمە بەستە هاوکارە محەممەد کۆمەڵێک زانیاری بۆ ئامادەکردوین لەسەر جۆرەکانی چاویلکە و کوالەتەکانی چاویلکە تەنانەتە و ئامێرانی کە بەکاردەهێنرێ بۆ پشکنین لە لای چاویلکە سازەکان فەرمون بینەری ئەم بڕگەیە بن بۆ ئەوەی بتوانن زانیاری ورتر لەسەرم بابەتە بزانن. سڵاو بابەتی ئەمڕۆمان بریتە لە نەخۆشەکانی چاو و هەروەها لەگەڵ ئەمانشدا کزی چاو کە بابەتێکی ڕۆژی ناو خەڵکیە و بەشێکی زۆر بەم گرفتەوە دەناڵێنێت بۆ ئەمە بەستەش بە باشمانزانی ئەو تێستانی بەکارهێنرێن بۆ دیاریکردنی ڕێژەی کزی چاو و هەروەها ئەو ئامێرانە چییە کە بەکارهێنرێن لە کاتی ئەنجامدانی ئەم فەحسانەدا ئەمانە و زیاتریش هاتوومەتە چاویلکە سازی دڵشاد و بە شێوەیەکی کردداری هەموو شتەکان فێرەبین. سەرەتاش سڵاو کاکە محەممەد ئەم کاتەوە باش ماتوو نەبیت سەرەتا ئەمەیە بۆ دەست پێ بکەم ئایا چەند ڕێگە هەیە بۆ دەشانکردنی ڕێژەی کزی چاو و هەروەها ئەو ئامێرانە چین کە لە کاتی ئەنجامدانی ئەم تێستانەدا بەکاریان هێنن. سەرەتا هەموو کەسێک پێویستە کە ئەگەر کەسێک کێشەی نەبێت هەموو ساڵی جارێک پێویست بە پشکنینی چاوی خۆیەکات و کەسێکیش ئەگەر ئاینێکی هەبێ یاخود چاویلکەی هەبێت پێویستە هەموو 6 مانگ جارێک متابعەیەکی خۆی بکاتەوە خۆ چێشێکی خۆی بکاتەوە و کەسەکەیەتە ئێرە ئێمە سەرەتا چەند پرسیارێکی لێەکەین بۆ نمونە پێشتر چاویلکەی هەبووە یاخود نەیبووە چەندێکە پشکنینی کردووە و کە لێرەدا نیشێت ئێمە بە جیهازی کۆمپیوتەر یاخود لە بازارە بە زمانی خەڵک بڵێن کۆمپیوتەری پێڵێن بەڵام ناوە زانستێکی خۆی ئۆتۆڕفراکتۆمیتەر لێرە دەرەجەی چاوەکەی بۆ وەرەگرین دواتر کە هەلەجێ خۆیدا ئەنیشێت بەم ئامێرەیان ئەم دوو ئامێرە مەربوطن بەیەکەوە ئەمە لە جێی ترێلکەی سیجارانە کە دانیشت ئاینێکێکی لە چاوە کرد یەک عادەسەکانی تاقیە کردەوە بەڵام ئێستا ئەوە نەماوە بگومان لای ئێمە نەماوە لە شوێنانی تر ئەوە هەرماوە ئەم جیازە زۆر پێشکەوتوترە لەو ترێلکەیسا کارەکە هەم بۆ ئەو ئاسانەکە هەم بۆ ئێمەش ئاسانێکە و دوان بڵم نەتیجەیەکی باشتر و دەقیقتر ئەدا بەدەستەوە و بێگومان ئەلکترۆنیە لە جێوەی یەکێک عادەسەکانی بۆ تاقیکردەوە بەم جیازە بەو شێوەیە ئەنی دەرەجەکان ئەگۆڕێ زیاد و کەمەکرێت کاراسانێکی زۆر زۆر باشە و ئەگەر پێشتر چاویلکەی هەبوو بێت ئێمە توانی لێرە چاویلکەکەی لێ وەرەگرین بەم ئامێرە ئەمە فۆسۆمیتەری پێڵێن نمرێ چاویلکەکەی خۆی وەرەگرێ چاویلکە کۆنەکەی تا بزانین گۆڕانکاری دروست بووە لە چاویلکەکە یاخود نا کەواتانی مێژووی ئەو کەسەش لەگەڵ چاویلکەکانیە هەر لێرە ئەتوان پێکۆیان بەستنەوە بێگومان با بزانین چەند جاریکە فەحسی کردووە و دەرەجی چاوەکەی کەیس هیستۆری پێڵێن لە سەرەتاوە بەچی دەسی پێ کردو ئێستا گەیشتەوە بەچی دەرەجی چاوی لە سەرەتاوە چەند بووە ئێستا بووە بە چەند ئەو شێوەیە ئەمە پێم وابێ باشە بۆ ئەوەی کە بزانین ئایا چاومان باش بووە یان ڕێژەی بینینەکەی خراپ بووە ڕاستە ڕەنگە لەوەیە کاریگەری زۆر بێت ڕاستە ئێوە چی ئامێریشی ترتان هەیە کە یارمەتی دەربێ بۆ خەڵک هەرم ئامێرانە بەکارێنن بێگومان وشێکی چاومان چاوکەزیمان بۆ دەرەخات تەنها بە بەکارهێنانی ئەم ئامێرە ڕاستە لە هەموو چاویلکە سازیەکە تەنها ئەم ئامێرە بەسە بۆ پشکنینی کەسێکی ئاسایی بەدەر لەوەی کەوتم ئەمە شتێکی کۆمپیوتەریە و شتێکی ئۆتۆماتیکە لە شوێنانی تر ئەوە تۆزێک کەمە بەڵام ئێمە چەند چۆکو ئۆفەرێکی کەمان هەیە ئەم ئامێرانە ئێستا ئەمە بۆ کەسی پەکەوت و کەسی وا هەیە ناتوانێت بێتە بازار یاخود بچێتە ئەو چاویلکە ساز و سنتەرانە ئێمە توانی سەردانی بکەین لە ماڵەوە بەم ئامێرە ئەگەر کەسەکە پەکەوتوو بێ نەتوانێت هەستێتەوە بەم شێوەیە پشکنینی بۆ کرێ هەمان ئیشی ئەمەکات ئەنی هەمان ئیشی کەسێکی ئاسایی بۆ کرێ لێرە لە ڕووی وردی و لە ڕووی دەقیقیەوە بێگومان ئەو دقیقی هەیە بێگومان سەردانیەکەی لە ماڵەوە هەموو پشکنینەکانی کە لێرە ئەکرێت لەوێش دووبارە بۆ یەکرێتەوە ئەمە کار ئاسانیەکە بۆ خەڵک ئەوانەی کە ناتوانن بەتەمەنن پیر و پەکەوتن لە ماڵەوە ئێمە توانین سەردانی بکەین و بەدەر لەوە ئەم ئامێرەی تریشمان هەیە ئەمە بۆ کەسی مناڵ یاخود لە تەمەنیشی زۆر زۆر کەمەوە توان بڵێم لە 6 مانگەوە هەتا کەسێکی 100 ساڵ ئەمە پشکنینی پێ ئەکرێت ئەنی مناڵ ئێستا لە تەمەنی 6 مانگی هەتاوەکو توان بڵم 2 ساڵ و 3 ساڵیش لە شوێنانی کاخۆ لە سنتەرەکان ئیلا ئەبێ بە بەنجی عام یاخود بە قەترەی سایکلۆ
بەنجی بۆکرێت هەتا پشکنینی بۆکرێت ترسێکی زۆریشەیە بێگومان مناڵەکە ترسێکی زۆری لەو پشکنینانە هەیە لێرە تەنها لە مودەی چەند سانیەیەکە لە دووری مەترێکەوانی مناڵەکە هیچ هەز بە ترس ناکە ئێمە لێرە پشکنینەکەی بۆکەین و ئەجابەکەشیان پێدەینەوە ئەگەر بمانەوێت ئێستا من خۆم کێشەی چاوکەزیم هەیە باشە ئەمەوێت پشکنینێکی چاوم بۆ ئەنجام بن خزمەتە فەرمو لێوێ دابنیشە چەندێکە بێ کۆتا پشکنینت کردووە کۆتا پشکنینم من 2 مانگ لەوە پێش کردووە زۆر باشە حەزێکە ئێستا چاویلکەکەت لا ببە زۆر باشە فەرموو چەناگەت بخەیتە سەر ئەو چاڵیە زۆر باشە ناوچوانت بە تەواتی بێنە پێش زۆر تەواو چاوت مەجۆڵێنە یاخۆ چاوت مەتروکێنە زۆر باشە تاوە ئێستا توانی سەرت لا ببێت هەلە جێ خۆدا بنیشە ئێستا توانین بڵێن نیوەی پشکنینەکەمان کردووە بەڵام نیوەکەی کەی ماوەتەوە کاکەوێتەوە سەر جوابدانەوەی خۆت باشە ئێستا ئەوە ئێتە سەر چاوت لێوە تەماشای ئەو شاشەیەکەی لە بەرامبەرێک هەبوو ڕوونە بووە و لە لیشە بوو بەڵێ ئەوە فۆکەسی خۆیەکانی دێتە پێش وێنەکە ئەچێتە دواوە لەگەڵ ئەکامودێشتنی چاوی خۆتا فۆکەسی چاوی خۆتا ئێستا توانین ناوچەوانت بێنیتە پێش ئێستا هەردوو چاوەکەت ئەبینێتەوە نیە تەماشای و شاشەی بەرامبەر دەکەی ئێستا چاوێکت داخراوە ئەنی چاوی چەپە داخراوە ئەتوانی پێمان بڵێ ئەمان ڕووی بەرەو چۆوەیە ئەمە بۆ لای ڕاستە تاو ئێستا ئەمان بۆ خوارەوەی زۆر باشە ئێستا بۆ لای چەپە زۆر باشە ئێستا بۆ خوارەوەی بەڵام کەمێک لێڵە بێت ڕاستە با بزانین ئێستا هیچ گۆڕانکاریەک دروستە بێت بەڵێ ئێستا نا زۆر ڕوون بۆتەوە زۆر باشە ئێستا هەردووان ببینم بۆ سەرەوەی تاوە ئێستا هەر بۆ سەرەوەی زۆر باشە ئەویان بۆ خوارەوەی تاوە بزانین ئاوا ڕوونتر ئەبێتەوە یاخود فەرق ناکە ڕوون بۆتەوە ئاوا جوانترەوە نییە ئێستا ئەمان بۆ دەسە چەپە زۆر باشە ئێستا بۆ خوارەوەی هەز بە جیاوازیەکی لە بینی ئەوە و ئەمەیان سەیری بکەوم جارش ئەمان تۆزێک جوانتر و ڕووناکترەوە نییە بێگومان بزانین ئێستا گۆڕا بە چاوی چەپ هەر هیچ نابینم بێگومان چاوی چەپت کەمێک کەسترە ئێستا ئەمەیان جیاکەیتەوە یاخود لێڵە باشە ئێستا بۆ خوارەوەی زۆر باشە ئەمان بۆ لای چەپە زۆر باشە ئێستا بۆ خوارەوەی تاوە ئێستا بۆ سەرەوەی زۆر باشە ئێستا هەر بۆ سەرەوەی تاوە ئەویان بۆ خوارەوەی باشە با بزانین جیاوازی هەیە لە بینی ئەمە و ئەویان بەڵێ دووبارە تەماشای بکەوە ڕوونترە ئەمایان کەمێک لێڵترەوە نییە بەڵێ لێڵە ئاوا تۆختر و سافترەوە نییە ئێستا بە هەردوو چاوەکە پێکەوە ئەتوانی ئەویان جیاب بکەیتەوە بۆ کوێ ڕووی بۆ سەرەوەی بەڵێ زۆر باشە ئێستا بۆ لای ڕاستە بێگومان ئەویان بۆ خوارەوەی زۆر باشە ئێستا توانی سەرت لا ببەی ئەو ئێستا تەواوی پشکنینەکە بەو شێوەیە بوو بۆ کەسێکی ئاسایی ئێستا ئێمە دەرەجەکەی بۆ لەسەر کارتێک ئەنووسینەوە هەموو پشکنینێک یاخود هەموو کڵێشەیەکی پشکنین ئەبێ ئەم خاڵانی لەسەر بێ یەکەم ناوی کەسەکە تەمەنی کەسەکە دواتر بینینەکانی لێرە چاوی ڕاست لەگەڵ چاوی چەپ بینینی بەبێ عینێک بینینی بە عینێکەوە ئێستاوە بینینێتی پێشەوەی عینێک کاتە چاوانی تەنها VA-چی بینینی چەندێکە بەبێەوەی چاویکەی لە چاو بێت ئەمەش نمرەی چاوەکەی سفیر هەیە سلندەر هەیە ئەکسس هەیە سفیر دووربینی و نزیکبینیان بە ناقص هەیە و بە پلاسیش هەیە سلندەریش بە هەمان شێوە بە ناقسەوە بە پلاسیش هەیە سلندەر وتە لیاڵبینیان خۆت لاربینی بێگومان ئەکسیزیش لە گۆشەی سفرەوە هەتاوەکو 180 هەیە ئیتر کەسێک بۆ کەسێک گۆشی چاوەکەی جیاوازە لە یەکتری VACC ئەوش بینینەتی بە چاویلکەوە ئەنی تۆ پێشتر چاوی ڕاستەکەت 6 لەسەر 9 بینیوە ئێستا با چاویلکە و 6 لەسەر 6 ئەبینێت چاوی چەپەکەت 6 لەسەر 12 بینیوە پێشتر ئێستا 6 لەسەر 6 ئەبینێ ئەنی بەبێ عینێک
بینینەکەتی تایە و بە عینێکی شەوتیاتی آیپیدیش مەسافەتی بینی هەردوو چاوەکەتە مەسافەتی بینی هەردوو بیلویلەی چاو 64 میلیمتر. لە پاشەوەی کە کەسێک تێستی چاوکەزی ئەنجامەدات لە پاشەوە لەگەڵ کاکە دڵشادە ئابین بۆمان ڕوونەکاتەوە کە پێویستە ئەو کەسە چی بکات. کاک دڵشاد سڵاو بەخێربەی کەسێک کە تێستەکەی ئەنجامدا لە پاشەوە پێویستە چی بکات. بەڵێ بێگومان نمرەی چاوەکەی لێوەرەگیرێ ئەو وەختە چۆنێتی اختیارکردنی چاویلکە کە هەڵ ئەبژێرێ خۆی شخصەکە ئەنج ئایا خۆی حەزچکە لە ناو ئێمە بەڕاستی خۆی لە جیهانە مەسەلەن چۆنێتی چوارچێوەکان بە شقڵەکە دیاری ئەکرێ ئەو کەسێک کە پسپۆرە مەسەلەن بۆی دیارەکە بەڵام لا ئێمە خۆی اختیاریەکە و ئەگەڕێ چۆنێتی چوارچێوەکە هەڵ ئەبژێرێ جاریتر چۆنێتی چوارچێوەکانیش بپێی شقڵەکەی خۆی بە کورتی پێمان بڵێ کەسێک ئەوێت چاویلکێکی جوان هەڵبژێرێت و یەکەم جارەتی بە پێی شقڵەکان چۆن چاویلکێکی باش بۆ خۆی بدۆزێتەوە. ئەوە لێرەدا ئێمە توانین مثل شوێنی هینەکانمان دیاری کردووە چوارچێوەکان مەسەلەن خڕەکان لاکێشەکان ئەوەی کە دەموچاوی مەسەلەن لاکێشەیە خڕێکە لە بژێرەیە بەپێی دەموچاوی خۆی شەرتیش نییە سەراحەتەن یعنی ئەو شخصە بڵێ ئیلا هەر ئەبێ مەسەلەن لاکێشەیە خڕی لێ بێوێ ئەمانە ئەگەر ڕێشتێکی تر خۆی هەڵێ بژێرێت و اختیارێکە ئێمەش نمرەکەی بۆ دانی. جۆرەکانی چاویلکە چین و چەند جۆر لە هاوێنەمان هەیە. طبعا جۆرەکانی چاویلکەی هەتاویمان هەیە و چاویلکەی پزیشکیشمان هەیە. چاویلکەی هەتاوی بەداخەوە ئەمڕۆ لە ناو بازاڕە زۆرە بەڵام ئێمە کەوەکو سنتەرێکی چاویلکە سازی جۆری پشکنینی هاوێنەکانمان لایە کە دیاری ئەکا ئەوانی ناو بازار فەرقی هەیە لەگەڵ ئەوانی ئێمە ئەوش بێ خەڵکەکە تەعەن خۆی بیبینێ ئەو هەر ئامێرانەمان هەیە سارێکی زۆر کەم بەڵێ بە تاکید فەرقێکی زۆری هەیە. ئەی جۆرەکانی هاوێنە جۆرەکانی هاوێنەش زۆرن سەراحەتەن مەسەلەن بەڵام ئەوەی کە ئێستا ئیشی لەسەر ئەکرێ عەدەسەیەکە وایت ینی سپی مەسەلەن عەدەسەی سپیە ئەنترفلێکسە کە شکانەوەی تیشکەکانە جۆرێکی تری هەیە ئەنترفلێکسە لەگەڵ فۆتۆگرەی لەبەر خۆرە و کەسانی کە چاویان بە خۆر ئیزعاجن مەسەلەن نەتوانن ئەوە بەکاربێنن و عەدەسەیەکی تریشەیە پێڵەن بلوکات کە ئەوە بەرزترینە ئەمڕۆ لە علمی تازە بڵێن زانستی تازە کە چونکە بەڕاستی ئەمڕۆ ئیشێکی زۆر لەسەر کۆمپیوتەر و مۆبایل ئەکرێ ئەو جۆرە عەدەسانە بە شێوەیەکی زۆر گشتگیر ئەو تیشکانە ئەگرێت کە زەرمەنە بۆ چاو. دەستخۆش ئێستا شەمانەوێت بە شێوەیەکی کردداری بزانین چۆن عینەیەک چاویلکەیەک چۆن دروست دەکرێت. ئەویش ئەەکەین و حەزیش بکرد هەر لە بابەتی مەسەلەن شێوازی مەسەلەن ئەو چاویلکانەی کە بۆچی هەرزانە و بۆچی گرانە حەزم کرد هەر بە شێوەیەک بۆتان تێست کەم ئەوشمان بۆ تێستکەن و چاویلکەکەش دروستەکەین بەسەرچە. ئەمەش طبعا نمونەی ئەوە کە عەرزم کردن ئەو عینەکانی کە فەرقی هەیە لە بازار لەگەڵ عینێکی لە سنتەرەی چاویلکە سازیمان هەیە. ئەمە تێستەری یوڤە UV واتە ئەڵتراڤایت ئەو تیشکە زەرەرە و مەنانەی کەوا بۆ مەسەلەن چاو ئەیشکێنێتەوانێ ئایا لەو چاویلکانە هەیە یان نیە. جا من دوو چاویلکەی ڕەیبەن کە هەردووچیان ڕەیبەنن بە شەریکەی ڕەیبەن دروست کراوە بۆم ئامادە کردوون بۆ تێستکردنی. ئەمە ئەو عینەکەی ئەو چاویلکەیە کە هیچ کاردانەوەیەک و هیچ مواصفاتێکی تیان نیە لە تێستەکە دەردەکەوێت بەم شێوازە. ئەمە سفر ئەخوێنێتەوە واتە هیچ کاردانەوەیکی تیان نیە هیچ چالاکیەکی نییە ئەم چاویلکەیە. ئەمە هەر ڕایبەنیشە و شەریکەی کە دروستی کردووە. بە هەمان شێوەش ئەمەش هەر ڕایبەنە ئەمەش هەر ڕایبەنە کە شەریکەی ئەسڵی دروستی کردووە. ئەمە هەموو ئەو مواسەفاتانە و ئەو تایبەتمەندیانی تایە کە زەرەرەومەنە بۆ چاو فەرمونون. ئێستا ئەوە 400 ئەخوێنێتەوە لە ژێرەوە UV 400 ئەمە لای ئەبیت ئەمە UV 400ەکەی ئەخوێنێتەوە. بە هەمان شێوەش هەر هەمان ئەم مواسەفاتی کە لەوان نییە ئەمە ئەم وایت عەدەسەی سپیەیە کە هەیەی کە تیشکەکە پیا تێپەڕ دەبێت ئەگەر جوان تەماشای بکەن لێرە ئەمەی لەسرە ئەم عەدەسەی لەسرە. ئەم عەدەسەیەشمان هەیە ئەنترفلێکشن ئەگەر جوان دیقەت بکەیت تقریبەن ڕێژەکەی لە 120 ئەشکێنێتەوە هەیە بەڵام ڕێژەیەکی کەمی شکانەوەی تایە کاردانەوەی تایە. بەڵام ئەمە هەمان ئەم چاویلکەیە هەمان بلوکاتیشی تایە. ئەتوانین ئێمە ئەمە لێرەشە ئەمە بە هەمان شێوە هینکەین بەس ئەگەر دیار بێ لە پشتەوە تەماشایکە تیشکەکە ئەگرێ ئەم چاویلکە هەتاویە بە هیچ شێوەیەک تیشک ناچێتەوە. بەڵام ئەم ئەڕوات
ئەو کاردانەوەی تیانە هیچ تیشکەکە پێ تێپەڕێت. بێگومان لە دوایەوەی چەند مەرحەلەیەکی بڕی چاویلکەکە ئەخینە سەر ئەم جیازی کۆسەرەیە کە ئۆتۆماتیکیە تەواو ئۆتۆماتیکیە بە شێوازێک کە قاڵبی چاویلکەکە دەرئەهێنین واخرێتە سەر ئەم ئامێرە وەکو قاڵبەکەی خۆی دروستیەکە بەم شێوازە. لێرە ئەمە تەعاان بەرزی و نزمی چاویلکەکە گەورە بێ یا بچووک بێ و بەدەست خۆمانە بەم شێوازە ئۆتۆماتیکی سێ مەرحەلە ئەبرێ هەر سێ مەرحەلەکە تەواوەکە و ئەهێنێتە دەرەوە و چاویلکەکەمان بۆ دروستە. بەڵێ بێگومانە مەێستا چاویلکەکە تەواو بوو توانین بیخێنە سەر چوارچێوەکە و بە شێوازێک دابنین و تمە تەکمیل بوو عینەکەکە حازر بووە و ئەیدەینەوە بە کەسەکە. کاتێک کە سەیری چاو دەکەین ئەندامێکی زۆر سادە و ساکار دەبینین، بەڵام لە پشم ئەندامەوە کۆمەڵێک پێکهاتووی زۆر گرنگ بەیەک کۆکار دەکەن بۆ ئەوی پرۆسەی بینین بە ئێمە ببەخشن. بۆ ئەم بابەتە هاوکارم ڕاستی ئینفۆگرافیەکی بۆ ئامادە کردوین لەسەر پێکهاتەکانی چاو فەرمونبینەری بن. چاو ئەو ئەندامە چالاکەی لە تەنە بچووکەکانەوە بۆ تەنە گەورەکان لە مۆبایلەکەی بەردەستت بۆ دوورەکان دەبینێت. ئەمەش بە هاوبەشی لەگەڵ پێکهاتە ئاڵۆز و ناوازەکەی. چاو پێک دێت لە کۆمەڵێک بەشی سەرەکی: کۆڕنیا، هاوێنە، تۆڕەی چاو، گلێنە، سپێنەی چاو، فرمێسکە ڕژانەکان و دەماری چاو. کۆڕنیا چینەڕوونەکەی دەرەوەی چاوە بە شێوەیەکی چەماوەیی بۆشایی چاوی گرتووە کە ئەو بۆشاییە پڕە لە شلەیەک بۆ باشترکردنی بینین. هەروەها کۆڕنیا پارێزگاری لە چاو دەکات بە ڕێگریکردن لە هاتنەناوەی هەرتەنێکی نەناسراو. لە پشتەوەی کۆڕنیا کۆمەڵێک پرۆتینی کریستاڵی هاوێنە دروست دەکەن. فرمانی هاوێنە ئاراستەکردنی تیشکی ڕووناکیە بۆ سەر تۆڕەی چاو. ئەم هاوێنەیە توانای گۆڕینی کەوانەیەکی هەیە بۆ تیشک خستنە سەر تەنە نزیک یان دوورەکان. هەرچەندە باز لەوە دەکەین هاوێنە فرمانی ئاراستەکردنی تیشکەکانە بۆ سەر تۆڕەی چاو، بەڵام ڕێخستنی ڕێژەی ئەو تیشکانە گرنگن. هەر بۆیە لە بەردەم هاوێنە گلێنە هەیە. ئەو بەشەی کە ڕەنگی چاو دیاری دەکات. هاوکات ماسوولکەیەکە تیرەکەی کەم دەکات بە زۆربوونی تیشک و هەروەها تیرەکەی گەورە دەبێت بە کەمبوونەوەی تیشک. بە دەوری گلێنە سپێنەی چاومان هەیە وەک ڕاگرێکە بۆ بەشەکانی ناوەوەی چاو. لەگەڵ ئەمانەدا فرمێسکە ڕژێن هەیە کە شلەیەکی پارێزەر دەڕژێتە ناو چاو. لە کۆتاییدا بەشێکی گرنگ هەیە لە مێشکدا بۆ لێکدانەوەی ئەو وێنە کوالیتی بەرزانی لە چاوە وەردەگیرێت. کەواتە هەموو پێکهاتەکانی چاو لەسەر بنەمای فرمانەکەی دروست بووە کە پێکەوە هاوبەشی دەکەن و کردانی بینین ئەنجام دەدەن. وەک هەمیشە باس لە میوەکان دەکەین. بۆ ئەم بەرنامەیە ئەو میوانانە دەخەینە ڕوو کە یارمەتی تەندروستبوونی چاوەکانمان دەدەن. فەرموبینەری ئەم ئینفۆگرافیە بن بۆی زانیاری زیاتر وەرگرن. ئەوەی بڕگە و بابەتەکانی ئەم جاری SP هەڵفمان پێشکەشکردن بۆ هیوای توانی بێتمان زۆرترین زانیاری لەگەڵ ئێوەدا بەش بکەین. ئاگاداری چاوەکانتان بن، پشکنینی ساڵانە بکەن. لە کاتی هەبوونی هەر کێشەیەک لە بینایتان سەردانی فیزیشکی سپۆرت بکەن. دروست خواردن بخۆن تاکو دروست بژین. زۆر سپاس بۆ ئێوە کە بینەران بوون، سپاس بۆ هاوکارانم. هەر ساخ و تەندروست بن.